خۆشەویستان لە ساڵڕۆژی کردنەوەی کەناڵی ئاسمانی پەیامین لە پرۆگرامی پەیامی ڕۆژ لە بڕگەی دووهەم باس لە ئەوەکەین کە کەناڵی ئاسمانی پەیام هەمیشە مینبەری مامۆستایانی قەدرگران و مامۆستایانی میحراب بووە. هەر ئەم کەناڵە یعنی ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرەتاکەی بەدەستی جەنابی مامۆستا شێخ محەممەد بەرزنجی مەرحوم کە مامۆستایەکی گەورەی ئاینیە جگە لە پێگە کۆمەڵایەتی و پێگە سیاسەکی کە هەیبوو بەدەستی مامۆستایەکی ئاینی پەخشی ئەم کەناڵە لە سەرەتایە کرایە و بەڕاستی. جا ئەوەی کە پێشتریش باسمان کرد ئێمە لە کەناڵەکانی بەتایبەت ئاسمانەکانی دوولایانی دەسەڵات کە دوو کەناڵیان هەبوو ئەو کات تەنها لایەنێک پیشانەدرا خەڵک وێ زانی کورد هەر هەمووی ئەوەی پێی ئەوترێ یعنی لە دەرەوەیە و خەریکی هەڵپەڕکێیە و خەریکی سەیرانە و گەشتە و ئاگای لە ینی شتێک نی ناوی مزگەوت بێ ناوی محراب بێ ناوی ڕۆژوو بێ ناوی لەچک بێ ناوی ڕیژ بێ ینی ئەمانە پیشان نەئەدران. هەتا کەناڵی ئاسمانی پەیام هات ئەم دیوی کۆمەڵگەشی پیشانی هەم کوردانی دیکەی پارچەکانی کوردستان هەم خەڵکی پیشاندا کە کاکە هەرێمی کوردستان هەر ئەم دیوەی نییە، ئەم دراوە دیوێکی تریشی هەیە کە ڕۆڵ و پێگەی مامۆستایانی بەڕێزی عەمامە سپین و میحراب و مزگەوتە. جا ئێمە لەم تەورێدا ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز مامۆستای خۆشەویست مامۆستا محەممەد چیمەنی مامۆستای ئاینیمان کردووە کە بەڕێزیشیان جگەل لەوەی کە مامۆستایەکی ئاینین لەگەڵ ڕاگەیاندنە دەست و پەنجەی نەرمە خۆشی بەڕێوبەری کەناڵێکی ئاسمانیە کە ئەویش بڕبینەترین کەناڵی ئاسمانی بانگەوازە ئیشەڵڵا لە ساڵ ڕۆژی ئەوانیشا بەرنامێکی تایبەتی شەکەی ئینشاءڵڵا. مامۆستا بەخێر بێت. بەخێر مامۆستا سەرچاومە. بەخێر بێت. مامۆستا کردنەوەی کەناڵی ئاسمانی پەیام ئەگەر ضرورەتێکی ئەوە بوو بێ زمان حاڵی حیزبێک بوو بێ یان لە ڕووی سیاسی و هەواڵەوە ئیشێ بکات ئەمانەمان باس کرد لە تەوەری پێشتر و لەوانە لە بەرنامەکانی داهاتووی کەناڵی پەیامیشا باسی بکەین. بەس لە ڕووی ئاینیەوە لە ڕووی ڕۆڵ و پێگەی مامۆستایان و میحراب و مزگەوت و ڕیش و سیواک و عەمرە و حەج و سەرپۆش و ئەمانە ئایا کەناڵی پەیام ضرورەت بوو بەڕاست لەو کاتەیە یان نە؟ بەڵێ بە ناوی خوای گەورە سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ دەرفەتە و میدوارم بتوانین سوودێک بە بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام بگەێنین و سەرەتا پیرۆزبایی لە ساڵیادی ئەم کەناڵە دەکەم لە هەموو کارمەندانی لە بەڕێوەبەر لە سەرجەمە و بەڕێزانی کە ماندوو بوون لەگەڵ ئەو شاشە جوان و پیرۆزە و داواکارم لەخوای پەروەردگار کە بە باشترین شێوە بەردەوامی پێ بەخشێ و کارەکانی بەرەو پێش بچێت. بەڵێ بێگومان دامەزراندنی کەناڵی ئاسمانی کەناڵی ئاسمانی پەیام وەکو کەناڵێک کە دەنگ و ڕەنگی میلەتێکی موسڵمان بێ وەکو یەکەم کەناڵی ئاسمانی ئیسلامی کوردی بەڕاستی ضرورەتێکی زۆر پێویست بوو بۆ پیشاندانی سیمای جوانی موسڵمانەتی میلەتی کورد. هەڵبەتە هەموو کەسێک باش ئەوە ئازانن کە میلەتێکی کرد میلەتی کورد میلەتێکی موسڵمانە، میلەتێکی پابند بە دینە و زۆرینەی خەڵکی پەیڕەوی ئاینی پیرۆزی ئیسلامەکەن و بەهاجوانەکانی ئیسلام بە شێوەیەکی زۆر بەرچاو لە نێو ئەم کۆمەلگایە ئەدرەوشێتەوە بەرجەستە ئەکرێ و بەداخەوە هەندێک لە کەناڵەکانی تر وێنایەکی جوانیان بۆ میلەتی کورد نەکردبوو لە دەرەوەی وڵات و لە شوێنان. کەناڵی ئاسمانی پەیام توانی دەنگ و ڕەنگی موسڵمانان بە چین و توێژە جیاوازەکانیانەوە لە ڕێگەی پرۆگرامەکانیەوە لە ڕێگەی مامۆستایانی ئاینیەوە لە ڕێگەی داعیوبان خوازەکانەوە لە ڕێگەی ئەو بەرنامە هادیفانەوە کە سوود و کەڵکی بۆ هەموو لاکە بوو بە خەڵکی دنیای ڕاگەیاند بە دنیای پیشاندا کە ئەم میلەتە بەڵێ میلەتێکی موسڵمانە، بەڵێ میلەتێکە پابند بە دینەوە، بەڵێ ئەم میلەتە کۆمەڵی ئاداب و کولتوری جوانی خۆی هەیە وای کرد لە ڕێی ئەو شاشەوە کە دیفاع لە نەریتە جوانەکان بکە، کار لەسەر ڕەوشتە باشەکان بکە و بالفعل ضرورەتێک بوو لە کاتی خۆیان بوو. بۆیە سپاس بۆخوا لەو کاتەوە پێگە و وەکوڵی پێگەیەکی بەهێز و جوانی هەیە لە نێو کۆمەلگای کوردیا ئێستەیش بۆ هەواڵی ڕاست، بۆ متمانە، بۆ سەلامەتی خێزان، بۆ بەهرەمەندبوون، بۆ پەرەپێدانی ڕەوشت و ئەخلاق و بابەتانە خەڵک زیاتر احتیما دەکاتە سەر کەناڵی پەیام وەک لە
کەناڵێکی تر کە زۆر جار تێبینی لەسرە و زۆر جار خەڵک گلەی لێ هەیە چونکە کەناڵی ئاسمانی پەیام لە ڕوانگەی بنەماکانی ئیسلامەوە لە ڕوانگەی ئاداب و ڕۆشتی جوانەوە لە ڕوانگەی ڕەچاوکردنی دابوو نەریتی کۆمەلگاوە هەڵقوڵاوە ئێستا ئێمە هەندێک کەناڵمان هەیە بەداخەوە یعنی پەخشی بەرنامە و پرۆگرامەکانیانەکەن بێگوێدانە ئەوەی کە دینی ئەم میلەتە چییە بێگوێدانە ئەوەی کە نەریت و ئاداب و ڕەوشتی ئەم میلەتە لە شۆ سەرچاوی گرتووە ئەم میلەتە چی پێخۆشە و کامە لەگەڵ فیترەت و ئەدەب و ئاکار ڕۆشتە ئەگونجێ و هەڵەقوڵێ بێگوێدانە ئەمە سەرەکێ جۆرەها پرۆگرامەکەن کە هیچ ڕەبتی نە بە کۆمەلگاوە نە بە کولتورەوە نە بە ئاینی خەڵکەوە نییە بەڵام ئەمە لە پەیامی لە کەناڵی پەیامدا لە داهاتووە و لە ئێستا و لە ڕابردووشە ئینشاڵڵا هەر بەرجەستا کرێت کە ئەو پرۆگرام و ئەو بەرنام و ئەو خزمەتانی کە لەم کەناڵەوە کرێ ڕەچاوی دینی ئەم میلەتەی تیا ئەکرێ ڕەچاوی ئەخلاق و ئاداب و نەریتی ئەم میلەتەی تیا ئەکرێ ئینشاڵڵا بێگومان مامۆستا لە پرسە ئاینیەکاندا ئاینی پیرۆزی ئیسلامدا لەوانەیە میدیا دیکە یاخود مامۆستانی دیکە ڕاوسەرنجی جیاوازیان هەبێت لەسەر هەر بابەتێک کە هەبێت تا چەند گرنگە لە میدیادا بە تایبەتی تر کەناڵی ئاسمانی پەیام حەق و ڕاستی کە هەیە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا لە قورئانی پیرۆزدا لە فرمودەکانی پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم وەکو خۆی بیگێنێ بەبێ هیچ مەرامێکی حیزبی بەبێ هیچ مەرامێکی دیکە کە بۆن ئەم کەناڵە لە پشتیەوە چی پێویستە کەسێک گەوێکە بۆ ئاراستەیە کە خۆیان ئەیانەوی بن تا چەند کەناڵی ئاسمانی پەیام ئیشی لەسەر ئەوە کردووە کە ڕاستی و دروستی ئەوەی کە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا هەیە بیگەێنێ هەرچەندە کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵەوەی کەناڵێک کە بڵێن سەر بە بڵین لایەنێکی دیاریکراوە کە کۆمەڵی دادگەریە بەڵام هەر کەسێ بە ئینسافانەوە تەماشای شاشەکە بکە ئەبینێ هەمیشە بڵێن ئاینی پیرۆزی ئیسلامی وەکۆی کە پێویستە بۆ خەڵک ڕوونی کردوتەوە هەمیشە لەبەرەی مەزڵوما بووە هەمیشە دیفاعی لە خەڵکی بەشخورا کردەوە کە ئەمەش بەشێکە لە دین ڕەنگە خەڵکی وا بزانێ یعنی دیندارەتی بەسەوەی کە تۆ باس لە نوێژ و ڕۆژوانە بکەی ئەوەی کە ئیسا تۆ لەبەرەی خەڵکی مەزڵومی ئەوە عیبادەتە ئەوەی کە حەق و ڕاستیەکان لە خەڵک ناشاریتەوە ئەوە عیبادەتە ئەوەی کە خەڵک ئەوە گەورەترین دەستکەوت و متمانەیە کە خەڵک متمانەی پێت بێت کە گوێ لە هەواڵەکانت بگرێ بزانێ خەڵک گومڕا ناکەی خەڵک سەر لێ ناشێوێنی ئەمڕۆ بەڕاستی یەکێک لە هۆکارەکانی سەر لێ شێوانی خەڵکو بەلا ڕێدابردنی خەڵک دەستگاکانی میدیایە بە سەرجەم جۆرەکانیەوە یعنی خەڵکەیە ئابیکە سەر کەناڵی دوو لە ڕێبەرستان درۆکە بەهانێ درۆمان بۆ بکە بەڵام ئەمە بۆ پەیام بەکار ناهێنرێ ئەزانێ ئیش لەسەر ڕاستی و ڕاستگۆیی ئەکرێ و ئەو متمانەیە بەڕاستی هەم بۆ کەناڵی پەیام زۆر مهمە هەم بۆ کۆمەڵی دادگەری زۆر مهمە هەم بۆ ئەو کەسانی کە کارەکەن لەو کەناڵی بەڕاستی جێگەی سەربەرزیە بەڵێ هەر کەسێ ڕوانی بێتی بۆ ئەو کەناڵە لەو کەناڵە ورد بێتەوە ئەزانێ ئیشی لەسەر ئاینی پیرۆزی ئیسلام کردووە ئیشەکە لەسەر ئەوەی کە پەیامەکانی ئەو ئاینە بەڕاستی و ڕاستگۆیی بە خەڵکی بگا بەبێ ئەوەی خاتری خەڵک بگیرێ و یەکێ لە سیما جوانەکانی پەیام ئەوەیە کە خەڵکی جیاوازی هێناوە بیرروڕای جیاوازی هێناوە بواری داوە کە خەڵک تایە قسە بکە و زۆر لە مامۆستایانی ئاینی لە دکتۆرە بەڕێزەکان لە مامۆستایانی زانکۆ لە داعی بانخوازەکان توانیوانە لێرەوە و لەو شاشەوە پەیامی ئیسلام بگێنن و دەنگ و ڕەنگی خەڵکی فەقیر و هەژار و مەزڵوم و بەشخورا و ئەو بابەتانە بن هەرچەندە ئێستا لەبەر ئەوەی کە تایبەتمەندیەک دراوە زیاتر بەوەی کە کەناڵێکی بڵێن سیاسی هەواڵی کۆمەڵایەتی بێت لە بەرامبەردا کەناڵی ئاسمانی بانگەواز بڵێن جانیبە داعوێکە بگرێتە بەر بەڵام هێشتا ئەو جانیبیان هەر فرامۆش نەکردووە و لە زۆرێک لە بەرنامەکانە ئەگەر چی ڕاستەو خۆ مەسەلەن باسی ئاەت و حەدیث نەکرێ بەڵام کاتێک کەور دەبیتەوە لەم بەرنامە سەرێکی لەژێر دەیان ئاەت و حەدیثا جێبێتەوە کە باس لە معاناتی خەڵکەکە کە باس لە بژێوی خەڵکەکە کە باس لەوەکە ژیان چۆن بووگەزەریە چۆن پارێزگایی لە ژینگەمان بکەین چۆن گرنگی بە وەرزش بدەین چۆن لەگەڵ خەڵکی بەشخورا و مەینەت ئەوانە بین کە لە مەینەتا دەژین چۆن دیفاع لە قوتی خەڵک بکرێت چۆن لە بەرەی خەڵکا بین ئەمانش بەڕاستی بەشێکی باشە لە دین و جوان لە ژێر دیناجیە بێتەوە بۆیە ئەوە شتێکی حاشا هەڵنەگرەکە بەڕاستی کەناڵی پەیام داکۆکی لە حەق کردووە و ئیشی لەسەر کردووە
و بەنامە پرۆگرامەکانی زۆر بە جوانی دیار. جەنابەت باست کرد ینی تاو کاتێک کەناڵی ئاسمانی بانگەواز نەبوو بۆ کەناڵێکی ئاسمانی کەناڵێکی لۆکاڵی بوو بێگومان پەیام زیاتر ئەرکە ئاینیەکەی لەسەر شان بوو هەرچەندە مامۆستا ئێستا لەوانەیە هەندێک لەوانی لە ڕووی ئەکادیمی و ڕخنە لە پەیامەگرن ئەڵێ ئێوە ناوتان لە خۆتان ناوە کەناڵێکی خەبەری سیاسی بەڵام بۆ نمونە ئێمە ئێستاشی لەسەر بێ بەرنامەکانمان مامۆستایانی بەڕێزی ئاینی تێدا دەرەکەون بەرنامی ئاینیمان هەر هەیە لە ڕەمەزانانە ئەسڵەن هەواڵەکانمان کورتەکەینەوە بەرنامەکانی دیکە لا ئەبین بەرنامەی تایبەت بە ڕەمەزانمان هەیە کە هەر هەمووی بانخواز و مامۆسان باس لە شتێک کرد فەرمووت خەڵکی جیاواز ینی کەناڵی ئاسمانی پێیان ئێستا سیر نەکەین هەر لەو کاتی دامەزراوە چەندین بانخواز کە ئێستا بەناوبانگن چەندین مامۆستای ئاینی لەم کەناڵە بەرنمەیان هەبووە لەم کەناڵەوە خەڵک بینین و گوێی لە قسەکانیانەوە بەبێ ئەوەی کۆمەڵ بەبێ ئەوەی بەڕێوبەران و ستافی ئەم کەناڵە باز لەو بکەن ئەم مامۆستایە حیزبی نییە کۆمەڵ نییە ئینتیمای بۆ ئێمە نیە بانێت یعنی مامۆستا هەبووە لەم کەناڵە بەرنامەی پێشکەش کردووە بیر و بۆچوونی ئەهلی تەسەووف بووە مامۆستا بانخوازمان هەبووە ئەسڵەن کۆمەڵ نەبووە مامۆستامان نەبووە یا بانخوازمان نەبووە ئەوەی کە پێی ئەوترێ بەرەو ینی سەلەفێت ینی جۆرێک لەها دینی ینی بەس ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم و سەحابە و پێشین فەرمانە هەرچەنە ئەمانیش هەروە بوون بەڵام بەبەسم لە هەموو ئەم چین و توێژانە لەم پەیامەیە لە پێشتر و ئێستش و داهاتوش دەرکەوتون ئەمە چۆن ئەبینی تۆ گومانی تێدا نییە ئەوە وێنایەکی جوانی پەیامە کە توانیوەتی ڕەنگە جیاوازەکان دەنگە جیاوازەکان دەموچاوە جیاوازەکان تایە خۆیان ببیننەوە هەڵبەتە لە هەموو چینێک خەڵکی شارەزا هەیە و شارەزاتر هەیە باش هەیە و باشتر هەیە بەڕاستی جێی خۆیەتی پەیام لەسەر ئەو نەهجە جوانەی بمێنێ هەر مامۆستایەک لە هەر بڵین لە هەر تایفەیەک بوو لە هەر حیزبێک بوو لە هەر تەوەجوهەیەک بوو هەر فکرەیەکی هەبوو مادام فکرێکی جوانی هەبوو مادام ئەیتوانی خزمەتێک بکە مادام ئەیتوانی پەیامەکە وەکو خۆی بەڕاستی بگەێنێ ئەتوانرێ ئیسفادەی لێ بکرێ و جوانیەکی زۆر باش بە شاشەکە ئەبەخشێ و بە کەناڵەکە ئەبەخشێ وەکو ئەڵێن وتراوە حەق و ڕاستی وەکو ئاوێنەیەک وایە وەکو شوشەیەک وایە لە نێوان کۆمەڵێک کەسا بکەوێتە خوار و بشکێت هەر پارچەیەک یەکەوێتە باوەش کەسێکیانەوە هەر بەشێک یەکەوێتە لای کەسێکیانەوە ناتوانین ئێمە بڵێن ڕاستی ڕەها لای کەسێکی دیاری کراوە یا بۆ نمونە کۆمەڵ سەفینەی نەجاتە هەر کەسێ سەر نەکەوێت یا سەرکەوتو نابێت ئەکرێ سوود لە توانە جیاوازەکان ببێنرێ ئەکرێ ببێ بە مینبەرێک هەموو هەر کەسێکی تر کە بتوانێت خزمەتێک بکە ڕۆڵێکی بە ئیجابی و باش ببینێ خزمەتێ بە کۆمەلگاکە بکە بە ئاینەکە بکە ئەتوانرێ بەشداری پێ بکرێەوە نمونەیەکی بەڕاستی بەرز و جوانیشە هەرچەنێ وەکو ئاماژەت پێکرد باسی شمالێ کرد ئێستا کەمتر مەسەلەن پەیام هەرچەندێ وەکوتم لە قاڵبەکەی ترە بە جۆرێک لە جۆرەکان هەموو خزمەتەکانی دواتر چێتەوە خزمەتی ئاینی پیرۆزی ئیسلامەکە بەڵام ئەوەی کە سوور بەرنامەکە 100% بڵین بەرنامەیەکی ئاینی بێ زیاتر ئێستا تەخەسوس دراوە بە کەناڵی بانگەواز بەڵام زۆر بەرنامەی تریشی هەیە ناکرێت هەر 100% دایڕنی لە ئاین چونکە ئاین بەشێکی هەرە گەورەی ئەم کۆمەلگایە ناکرێت مامۆسایانی ئاینینیان چونکە چینێکی زۆر کاریگەرن لە کۆمەلگایە ناکرێت داعی و بانخوازەکان و خەڵکە متەدەینەکان لەم شاشەیە خۆیان نەبیننەوە چونکە ئەمە بەشێکی گرنگن لە کۆمەلگایە لەبەرەوە سپاس بەخوا تا ئێستا ڕۆڵێکی باشیان بینە ئومێدەوارین ڕۆڵی باشتر و کاریگەری باشتر و ئینشاڵڵا ئیجابیتری هەیە لە کۆمەلگایە مامۆستا کارمەندانی ئەم کەناڵە لەوەی کە بەرگری لە مسلمانان دەکەن بەرگری لە چەساوان دەکەن و دروشمە جوانەکانیانی پیرۆزی ئیسلام دەگوازنەوە زۆر شتی دیکە خێر و پاداشمان دەسەکرێت لەم کەناڵە بەڵای پرسیارێکی زۆر جوانەوە زۆرم پێخۆش بووە پرسیارە بەڕاستی سۆڕەکەم کاردانێر مەبەستی لەو بێ ئەڵەگەل لە ڕووی مادیەکەەوە وەکو کەناڵەکانی کە سێ ئەوە و چوارەوە نیمە بەشک و قیامەتەکەمان هەبێ بێگومان هەروایە حەزەکەم هەموو بینەرانی بەڕێز خەڵک بزانن کە بەڕاستی کارمەندانی کەناڵی پەیام و بەعام کەناڵی ئیسلامیەکان و کەناڵی بانگەواز بە موچەیەکی ڕەمزی زۆر کەم کارەکانیان بەڕێیەکەن بەراورد بە کەناڵەکانی تر باوەڕ کە موچەی هەر کارمەندێکی پێشکارێکی وەکو بەڕێستان لە کەناڵێکی تر کە ڕەنگە خەڵک نەزانێ ڕەنگە پارەی 4 و 5 و 6 و ڕەنگە پارەی 10 کارمەند بێ کە لێرە دەوامەکە
ئەوە لە لای مەسەلەن بژێوی دنیاییەوە لە لایەنی قیامەتیشەوە کەوتۆتە سەر نیەتی ئەو کەسە هەر کەسێ بەڕاستی لەم دەستگایە ئیسلامیانە کار بکات مەبەستی پێ بڵاوکردنەوەی دین بێ مەبەستی پێوە بێ کە حەق و ڕاستیەکان بڵاو بکرێتەوە مەبەستی پێوە بێ مەسەلەن خەڵک ئاشنا بێ بە ئاینی پیرۆزی ئیسلام دینەکە وەکو خۆی بگەیەنرێ چەساوایی خەڵک پیشان بدرێ دیفاع لە مەزلوم و بەشخوراوەکان بکە بەڕاستی هەرچی لەم کەناڵەیە پەخشەکرێ لە ئەجر و پاداشتەکەی بەشدارە چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم الدال على الخير كفاعله هەر کەسێک ڕێنمونی بکە بۆ کارێکی چاک وەکو وای خۆی کردبێتی یعنی بۆ نمونە کاتێک کە تۆڵی خەڵکینە زوڵمتان لێکرێ ستەمتان لێکرێ وەکو وای خۆت چوبێتی لە دیفاع لە خەڵک کردبێ کاتێک کە باس لە نەهامەتەکانی خەڵکی پێداویستەکانی خەڵکی کاتێ باسی دینەکەی ڕوونکردنەوەی مەسەن ئەحکامەکانی دینەکرێت لە هەموویە ئەجر و پاداشتانەیە چونکە یەکێ وێنەگرە یەکێ پێشکەشکارە یەکی کاری گرافیکەکە یەکی کاری مۆنتاژەکە یەکێ پاسەوانە ئەگەر پاسەوانی نەبێ نابێ ئەم بینە یەکێ کاری ڕووناکیەکە یەکی کاری پاکردنەوەکە هەموو ئەمانە تەواوکەری هەمان ئیشن وەکو چۆن مزگەوتی پێویستی بە کۆڵەگە هەیە پێویستی بە دیوار هەیە پێویستی بە سەقف هەیە بە فەرش هەیە بە ئاو هەیە بە دولە ڕوبەڕێستان تەوالێت هەیە هەموو شتەکانی تەواوکەری یەک ئیشن بەڕاستی کەناڵیش ئاوهایە هەموو ئەو کارمەندە بەڕێزانە ئومێدەوارم ئینشاڵڵا ئەجر و پاداشی باشیان دەستکەوێ هەروەک چۆن داوایشم وایە لە کەم و کوڕێکان یان لەو شتانەی کە تێئەپەڕێ بەسەردا ئەندێجار ئینسان ڕوبەڕووی ناشەرعی بێت و هەر لە هەموو ژیان تا سروشی ژیان وایە لەوانەیەشا بەڕاستی کارمەندانە بێت دەنگیان هەبێ و قسەیان هەبێ و تەکید لەسەر بکەن کە پابەندی زیاتر بە ئاینەوە بکرێت چونکە ئێمە خەڵک چاوەڕێی شتی جوان و چاوەڕێی دیندارێتی زیاتر و ئیلتیزامی زیاترمان لێکات زۆر بەڕێز مامۆستا محەممەد چیمەنی مامۆستای ئاینی لە هەمان کاتا بەڕێوەری کەناڵی ئاسمانی بانگەواز سپاس بووی کە لەم دەرفەتە لەگەڵمان بیت سپاس بۆ بەڕێزان دەستان خۆش بێ دامەزانی کەناڵی بانگەواز کێیە قوربان ئێمە یادێکمان نییە وەکو یعنی نەمان کردو بەنەرید بەڕاستی وەکو کەناڵی ئاسمانی بانگەواز کە ساڵانە بین لەو ڕۆژەیە یادی بکەینەوە لەبەر ئێمە هەموو ڕۆژێک بۆ ئێمە ڕۆژی دامەزراندنەوە هەموو ڕۆژێک ڕۆژی ئیشە و وەسواز بخوا هەموو ڕۆژەکانمان پڕە لە ئیش و ئینشاڵڵا بەردەوامی شەبین و کاری باشتر